ڕێزان دەچینە لای پامنێرمان ڕاستی حەمە ئەمین لەوێوە هەڵمەتی بڵاوکردنەوەی ڕێنمایی لەسەر پاراستنی ئاو پێمان دەڵێ کە ئەم هەڵمەتە چۆن بەڕێوەچی ڕاستی سەلامی خوال لێبێ زانیاری زیاترمان پێ بدە لەسەر ئەم هەڵمەتە. سڵاو لەێوە لابینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دیارە ئەم بەیانیە لە بینای پارێزگاری سلێمانی هەڵمەتێک بەڕێوەچوو بۆ هۆشیارکردنەوە لەسەر پاراستنی ئاو بە فڕۆندانی ئاو. هەڵمەتەکە بە ڕێکخراوی خاوێندۆستی ژینگە بەڕێوەیە بر بە هاوکاری پارێزگاری سلێمانی و سەرجەم قایمقامەکان تێدا بەشدار بوون قایمقامەکانی سنووری پارێزگای سلێمانی و دواتر هاتنە سەر شەقامەکان شەقامی سەرەکی بەردەم پارێزگاری سلێمانی و لەوێ هەڵمەتی دابەشکردنی ڕێنمایی پاراستنی ئاویان دەست پێکردن. لێرە بەڕێز مامۆستا کامەران حەسەن قایمقامی قەزای ماوەت میوانمە مامۆستا سڵاو لێبێ سوپاس بۆم دەرفەتە ئەگەر پێمان بڵێ ئامانجی بەڕێستان لە بەشداریکردن لەم هەڵمەتە چی بوو؟ ئەمە یەکێک بوو لە چالاکیەکانی پرۆژەکە هەڵمەتی هۆشیارەکەی ئەمڕۆ کە دابەشکردنی پۆستەراتی هۆشیارکردنەوەی خەڵک بوو لە پاراستنی سامانی ئاو بەسەر شۆفێرە بەڕێزەکانە. هەڵمەتەکە بە سەرپەرشتی بەڕێز کاک دوکتۆر هەڤا بەڕێوەچوو لەگەڵ بەشی زۆرینەی بەشێکی زۆر لە قایمقامەتەکان و بەڕێوەبەری گشتی فەرمانەکان ئەمە ئومێدەواری نەم هەڵمەتی هۆشیارە جێگای خۆی بکرێت هاوڵاتیان ئێمە هۆشیار بنەوە لە مامەڵەیەکی دروست و زانستیانە لەگەڵاوە و ئەو هەوڵ بدرێت کەمترین ئاو بە فیڕۆ بدرێت. مامۆستا کامەران دەستپێکردنی ئەم هەڵمەتە بە بەشداری بەرپرسی یەکە ئیدارەکان بەرپرسی یەکەمی قەزا ئیدارەکان چ گرنتیەکەدا بۆ سەرکەوتنی ئەم هەڵمەتە؟ ئایا ئەمانەوەی یەکەم هەڵمەتە سەرکەوتووە بێت؟ وەڵامەیەکی لە ئاماژەکانەوەیە کەوا گرنگی قورسایی بدرێ بە هەڵمەتە تاکو ئەم هەڵمەتە لە زێنی هۆش هاوڵاتیە جێگای خۆی بگرێت و هاوڵاتی هەوڵبات کەمترین ئاو بە فیڕۆدانی ئاو زەرەر لە خودی ئینسانەکە خۆمان زەرەر لە دراوسەکەمان لە خزمەکەمان چکار لە نەتیجەیە بە فیڕۆدانی ئاو خەڵک بەعام ڕوبەروی کەماویە بێتەوە. سوپاس بۆ ڕێز مامۆستا کامەران ئەم گەڕەمە لای بەڕێستان مەسەلانەکەی لێمە بۆ ڕاستی حەمە ئەمین لە شاری سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.